بینەرانی عزیزی ڕۆژهەڵات تیڤی ئەم کاتتان باش. وەکو کۆمیتێ هاوپەشی کۆمەڵەی شۆڕشگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری یوتوبۆری گردبوونەوەیەک بە بۆنەی سەرکوتکردنی چالاکیەکانی ڕێکخراوی تیرۆریستی داعش لە شاری یوتوبۆری ساز کراوە. فەرموون ئێوە و ئەم گردبوونەوەیە. تەنیانیە و هەموو کوردستانی هەیە. کۆبانی دەبێت بە گۆڕستانی ئێوە و هەموو داگیرکەرانی کوردستان. بژی ڕۆڵەکانی شاری کۆبانی کە تا ئەمڕۆ نەیانهێشتووە ئەو داگیرکەرە کۆنەپەرستانە و ڕەشگوڵانە بگەنە ناو شاری کۆبانی خۆشەویست و ئەو شارەیان لە دەستی ئەو تۆرۆریستانە پاراستووە. ئیستەش داوادا خاتون نەرمینەکەین کە بفەرمون بۆ ئەوەی کە بەیاننامەی کۆمیتەی کۆمەڵەی شۆڕشگێرانی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بخوێن. بەشداربوانی ئازیز، ئەوڕۆکە لێرە کۆبووینەتەوە تا ناڕەزایەتی خۆمان دەربڕین با دژی سەر هەڵدانی داعش وەک ڕەوتێکی کۆنەپەرستی ناوچەکە و دەستدرێژەکانیان بۆ سەر بەشێک لە کوردستان. هەروەک بۆ خۆتان ئاگادارن ڕەوتگەلی ئیسلامی سیاسی هەرجارە و بەناوێک چۆن هەوڵیان داوا دژ بە خەباتی بەرهەقی گەلی کورد کەونە چالاکی کە خۆشبەختانە هەتا ئێستا نەیانتوانیوە بە مەبەستە خراپەکانیان بگەن. واتە ئیرادەی گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان بە درێژایی مێژوو ئەوەی نیشان داوە کە کوردستان تەنیا مەکۆی ئازادی خوازانەیە و هیچ ڕەوتێکی کۆنەپەرستی تێدا جێی نابێتەوە. بەڕێزان، شاری کوبانی ڕۆژاوای کوردستان زیاتر لە دوو حوتووە کە لەلایەن چەکدارە تونندڕەوەکانی ڕەوتی خلافەتی ئیسلامی گەمارۆ دراوە و بە خۆشحاڵیەوە لەگەڵ مقاومەتی شۆڕژگێرانەی کورد و خەڵکی شارەکەوە پێشیان پێگیراوە. هێرشی ناڕەوای ئەم ڕەوتە ئیسلامیە تونندڕەوە و کۆنەپەرستە تا ئێستا بۆتە هۆی ئاوارەبوون و بێماڵ و حاڵی هەزاران کوردی شاری کوبانی و گیان لە دەستدانی دەیان تێکوشەری کورد لەو شارە. بەڵام بەوەشەوە تا ئێستا هێزەکانی خلافەتی ئیسلامی بەردەوام شکستیان پێهێنراوە و لەلایەن شۆڕژگێران و خەڵکی شاری کوبانیەوە زەبری کاریگەریان بەرکەوتووە. ئێمە سەرەڕای مەحکومکردنی هێرشی دڕندانەی ڕەوتی دەوڵەتی ئیسلامی بۆ سەر کوبانی هاوخەباتی و هاوپشتی خۆمان بۆ پشتیوانی خەڵکی کوبانی دەردەبڕین. سەرکەوێ بزوتنەوەی پێشکەوتن خوازانەی گەلی کورد بڕوخێ کۆنەپەرستی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کمیتەی یوتوبۆری. زۆر سپاس بۆ خاتون نەرمین.
بەرزان هەربەک بۆ هەموو لایەک ڕوون و ئاشکرایە لەو کاتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێکاتوە داگیرکەرانی کوردستان لە هەر چوار لاوە وەک ورچی برینداران لێ هاتۆ و خەو و خۆراکیان لێ حرام بوو و بە هەموو شێوەیەکی غەیری ئینسانی خەریکی داڕستنی پیلان و نانەوەی ئاژاوە لە نیشتمانی خۆشویستماندان ئەم جارەیان لە جاتی ڕۆژێک لە ئەنکەرە و ڕۆژێک لە تاران ڕۆژێک لە دمشق و ڕۆژێک لە بەغدا بۆ داڕستی پیلانە چەپەڵەکانیان کە چۆن سرای داگیرساوی گەلەکەمان لە باشوور و ڕۆژ ئاوادا داببکێنن و گەلی قارەمانی کوردستان بە چۆکدا بێنن ئەوە بوو لە ڕێکەوتی نۆی 6/2014 حکوومەتی داخڵدنی مالیکی بە پێی پیلانێکی داڕێژراو لەلایەن داگیرکەرانی کوردستان داعیشیان بە تەحویلدانی زیاتر لە 30,000 چەک بە هەموو جوورێک بە دەبابە و هەمەری و لە نەبەر تۆپ و چەکی سووک پۆشتەوە پەرداخت کرد بەریاندا ژیانی گەلی کورد لە باشوور لە ڕۆژئاوادا دەکرێت ئاماژە بۆ بکەین کە پەراماری تۆرۆریستان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بە گشتی و بۆ گروپی داعش لەسەر کۆبانی گومانی لەوەدا نەهێشتەوە کە بڕیار و پلان و خزمەتگواری کردداری ئەم هێرشانە هەمووی لە یەک ناوەند و ذهنیەت سەرچاوە دەگرێت ڕاستیکەشی ئەوەیە کە تێکۆشان و خەباتی گەلی کورد لە پێناوەتە خۆناغە چینێ و هەر چەشنە ئاڵوگۆڕێک کە پێشکەوتنێک لە پارتیەکی کوردستان ڕاستەوخۆ کاریگەری لەسەر پارچەکانی دەکەی کوردستاندا دێت هەر بۆیە دەوڵەتانی داگیرکەری کوردستان هەموو هەوڵی خۆیان سوتۆ دەگەڕن بۆ ئەوەی پێش ئەو ئاڵوگۆڕە بگرن هەر بۆیەشە داعشی بەناو ئیسلامی بە پشتیوانی داگیرکەران ڕۆژێک لە شەنگاڵ ڕۆژێکی تر لە کۆبانی بە هەموو جوورە چەکێکی خەریکی قەتڵ و عام و جینایەت لە جێگەلی کوردستان لە باشوور ڕۆژئاوادا بەڵام دژمنانی داخلەدر بیریان لەوە نەکردوتەوە کە پێشبڕکێ قارەمانەکانی هەر دوار پارتیی کوردستان هەموو کاتێک بۆ پاراسی نەتەوەکەی دەستکەوتەکانی گەلەکەی بەرپەرسدانەوەی پیلانە گڵاوەکانی داگیرکەران گیان لەسەر دەست لە مەیدانی خەبات و کۆشاندان هەر ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە خەونی داگیرکەران و نەحەزان نێتێت لێرەدا پاش بەحکومکردنی ئەو هێرشە ڕندانەیە و داخڵدنانی کوردستان لە باشوور ڕۆژئاوادا لە هەموو پارت و ڕێکخراوەکانی کورد و کوردستانی دەکەین کە چیدی خوێنی ڕۆڵەکانی نەتەوەکەمان قوربانی بیر و ڕای کەسایی پەس خۆیان نەکەن هەروەها پێویستە شۆڕش ڕزگارخوازی نەتەوەکەمان نەکەنە قوربانی ئایدۆلۆژی خۆیان و بۆ هەمیشە بیر ئەو بیرە چەوتە کە بەرژەوەندی نەتەوەکەیان فدای بەرژەوەندی پارت و ڕێکخراوەکان دەکەن وەلانی سەرکەوێ خەباتی بێوتانیەتەوەی کورد و کوردستان بۆ وەدەهێنانی سەربەخۆیی و ئازادی و ڕزگاری یەکجاری سەرکەوێ خۆڕاگری گەل و گریلا لە کۆبانی بەرو ئیستالینگرادیشی تر مردون نەمان بۆ دژمنانی نەتەوەی کورد پتەوتر بێ یەکێتی نێوان پارت و ڕێکخراوەکانی کورد و کوردستانی هەربی سپاس بۆ ئامادەبوونتان بۆ تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات تیڤی جەنابتان وەکو یەکێک لە ڕێکخەران و ئەکتیڤانی ئەم گردبوونەوەیە چه قسەیەکتان هەیە بەرەو خەڵکی کوبانی دیارە ئێمە وەک کۆمیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو ڕۆژ بە هاوکاری برایانی کۆمەڵی زەڵی شۆڕجانی کوردستان پێکمان هێناوە و ئەو ڕۆژ هاتووینە بۆ پشتیوانی لەگەلی کۆبانی بە تەواو چونکە بەڕاستی لەلایەن دژمنان و داگیرکەرانی کوردستانی کورد بەرهێش درڕندانە پێویستە بە هەر چەشتێک بۆمان دەکرێت هاوکاریان بکەین لە هەموو بارێکەوە لەبۆ هاتووینەکانەوە زۆر زۆر سپاس سپاس بۆ بەشداربوونتان پێش هەر شتێک جەنابتان وەکو بەشداربوویکی ئەم چالاکیە وەکو کوردێکی ڕۆژهەڵات چه قسەیەکتان هەیە بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان بەتایبەت دانیشتوانی کوبانی منیش سپاسی خۆتان دەکەم و هەروە من لێرە کۆبوونەوە دەمانەوێت دووبارە پشتیوانی خۆمان بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان دەربڕین و پێیان بڵێن ئێمە وەک کوردانی ڕۆژهەڵات هەمومان یەکدەست و بە یەک دڵ پشتیوانی خەباتی وانین دژی کۆنەپەرستی و ئەو داعشەی کاتون دەیانەوێت کوردستان داگیر بکەن و
و بە تای وجودمانەوە پشتیوانیان لێ دەکەین و زۆر سپاس. زۆر سپاس. هێژا زۆر سپاس بۆ قبولکردنی ئەم دیدارە. بەدەستان وەکو یەکێک لە ڕێکخەرانی ئەم چالاکیە وەکو نوێنەری کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران مەبەستان لە بەڕێوەبردننی ئەم چالاکیە و هەروە قسەتان بەرەوڕووی خەڵکی شاری کوبانی چییە؟ منیش سپاسیەوە کەم بۆ زەحمەتتان کێشاوە هاتن بۆ ئێرە. سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تێوەکێتان. وەڵا ڕاستەکەی ئەم ئەخباری کە ئێمە ڕۆژ بە ڕۆژەی بیستین و ئەم شەڕەوە لە کوردستان هەیە بەداخەوە هەمومانی ناڕەحەت کردووە. بەداخەوە کارێک زۆرمان لەدەست نایە کە بیکەین. ئەوەی کە ئێمە لێرە لە دەستمانە هاتەوەست کە ئەخباری ئەم شەڕە وەزئیەتی ئەم کە ئێستا بەسەر کۆبانی و بەسەر شەنگاڵ و بەسەر خەڵکی کورد هاتووە تا ئەو جێگەوە تەوانمان هەیە بەم خەڵکی دنیا ڕای بگەینین بتوانین ئێمەش دەنگیک بین لەم وڵاتە دوورە و بتوانین بەم شکڵی یارمەتی ئەو بەرادەرانەوە ئەو ئەزیزانە بدەین. هەموو ئەو ئەزیزانابی بزانن کە ئێمە زۆر بەپەڕۆشین، زۆر ناڕەحەتین، زۆر وەزئیەتی کۆبانی و شەنگاڵ و وەزئیەتی کوردستان هەمومانی ناڕەحەت کردووە و هەتا ئەو جێگە لە تەوانمان هەیە هەتا ئەو جێگەوە بتوانین پشتیوانی خۆمان ئێلامەکەین بۆ خەڵکە تا ئەو جێگە کە بتوانین و لە تەوانماندا هەبێ هەوڵە دێن بووە کە بتوانین دەنگی ئەوان بە هەموو دنیا بگەینین بتوانین ئێمەش یارمەتی دەریک بین لێرە گەرچە لێرە دوورین و چەک بەدەستمان نییە و خۆشک و براکانمان لەوێ خەریکن شەڕەکەن شەهیدە بن خەریکن لە ژێری زەرب و زەختی فەڵانجەکان کۆنەپەرستەکان و ئیسلامیستەکان قەراریان گرتووە. بەداخەوە ئێمە لێرە بتوانین دەنگی ئەوان بە هەموو دنیا ڕابگەینین. ئەمڕۆژ ڕۆژی شەممە لە وڵاتی یوتوبوری لە سوێد ئێمە کۆبووینەوە لێرە بۆ کە بتوانین بەشێک لەو فشار و بەدبەختیەوە بەسەر ئەو خەڵکە هاتووە بە خەڵکی ئەم وڵاتی ڕابگەینین و پشتیوانی خۆمان لیان دەرببڕین. زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بژیت ماندووش نەبێت.